سەیرێکی دەرگا دەکەی؟ گەر باوەڕت بە گۆرانی تاک هەیە لە چێشتخانەی گوندی ئەڵبانی چاوەڕانت دەبم. ئەسەل شەوتان باش خانم، بەخێر بێ. سپاس دەکەم. هیچ جگایەک گیراوە بەناوی بەهار چەسبجان؟ بەڵێ خانمەکەم، فەرموو لێرەوە. زۆر سپاس. کاک ئەلی چی ڕووی دەدا؟ وا دەزانی کەسێکی ترەوانیە؟ پێشبینیم کرد بۆیە نەویست ئەم جارە ناوی خۆم لە نامەکە بنووسمەوە. بۆچی؟ وتم با بۆم نیش ئامادە بێ وەکو بۆ ئەو ئامادە دەبێ. شتەمەکەکەم پێشبینی دەکەم تکایە. بەهار ها بڵێ چیتان بۆ بێنم بەڕێزان؟ تەواو کاکە ئەلی ئێمە هیچ ناخۆینەوە. نا بۆ حەز لە هەموو شەرابێک نییە، حەز لە سوورەکەیە. دەزانم حەزت لە خواردنەوەی ساردە، حەز ناکە خێرابی خۆیتەوە. هێواش هێواش خانووی بچووک حەزی لە پەرداغی بچووکە، حەزی لە زۆری فەڕەنسیە. ژمارە جووتەکان حەز دەکا بنی پەرداغەکە بیاڵێتەوە، بەڵام قەت دەستی لێ نەدەن ئەگەر ناتووڕە دەبێ، چونکە حەز دەکات دواقوم بەیەک پێک هەڵدا بۆیە. ئێوە بەڕێزم بۆم نیش. کاگەری لە چه دەزانی کە دواتر حەز دەکات لەسەر مێزەکەی بمێنێتەوە، چونکە حەزی لە خواردنی دوای خواردنەوەیە، کەمی لێ دەخوا. هەرکە لە شتێک تووڕە دەبێ ڕووی وەک خوێن سوور هەڵدەگەڕێ، کاتێ خەوی دێ چاوی دەڕووشێ. کاکەلی ئەمڕۆ کاکە عەلی نییە، لەگەڵ عەلی گازگەر ئەمڕۆ پشوویەکیان وەرگرتووە. ئەمڕۆ عەلیم ئەو عەلیە کە یەکەم جار تۆی بینی دڵی پێتەوە بەند بوو. تکایە کاکە بەسەیتر بەردەوام مەبە، گەربیر لە من دەکەیتەوە. هەموو ڕۆژێک هەموو دەقەیەک بە بێوەستان. منت شەرمەزار کرد، تەنانەت نازانم شتێک بڵم. بڵێ بڵێ سەیرم کە ئەو هەتیوە قەبەیە لە بەرامبەرت دانیشتووە. ئەگەر بتەوێ دەبێتە کەسێکی جیاوازتر لە من، دنیا لە شوێنی خۆی یاری بکە. بەڵێ گەردەتەوێ تەنها بەڵەیەک بەسە. کاگەلی من لەگەڵ تۆ نابم. تۆ عاشقی، بەڵام ئەمە ناتکاتە کەسێکی باش. تۆ شتی خراپ دەرحەق بە خەڵکی دەکەی. لەگەڵ تۆ نابم چونکە تۆ خراپی. واز دێنم تۆبە دەکەم. ئەی ئەو شتانەی کردوتە بۆ هەر کوێیەک بڕۆی هەر بەدواتەوە دەبن. دەتەوێت ئەو شتانە دوای منیش بکەون؟ دەتەوێت بم کێ ڕابردووی خۆت؟ نامەوێ. بۆیە لەگەڵت نابم کاک ئەلی. باشە لەگەڵ چێ دەبی؟ خوا دەزانێ.
گاڵ سۆمازمان لێ بێنە بڕۆ خواردنەوەکە بێنە لەگەڵ تۆ مەکرۆ شەرابەکە بێنە زوو بەهار چیتەوە بەهار 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 تۆ باشی بەهار چی بووە بەهار 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 من لە لاتم تەواو نیگەران مەبە چۆکە نێرە دکتۆرێکمان کەن دکتۆر بەهار چی بکەم ئەزەل بانگی ئەزەل کە سڵاو عەلی کەمە ئارام بوویەوە ئەزەل بەهار چێتی باش نییە یارمەتی بدە لەکوێن تەواو بوەستە یەکسەر بڕیار مەدە چونکە بۆ ئەوەی خۆت بە تەنیا بمێنیتەوە پێویستە خۆشەویستەکەت بە تەنیا جێبێڵی ببورن بەهار ئەزەل هاتیوانە پێم کچی قارەمانی منی نا من نیم بەهار وەرە یا سالگەڕ عەلی هەر چیەک بکەیت جوانترین کچەکەی دنیا هەر لەگەڵ ئەو پیاوە دەبێت کە دەبێت پەنجەکانی ببڕم چی لە ئەزەل بکەین ئەو گازت بینیوە گەر ئەو گازە نەبوایە من قەت برای خۆم دەفرۆشت کوڕی من قەت ئازارم دەدا براکەم گەر پەنجەیەکیان لێدا بوایە چما دەمهێشت کەسێکیان لەبەر دەستم دەرچێ چێ گازگر عەلی ئەزەل چی لۆ بکەین کچاوی خۆش دەوێت تەفۆ کە سەیری چاوەکانم دەکرد ئەو ئەزەری لەسەر لێو بوو ناتوانم هیچی لێ بکەم تاواکو بەهار ئازار نەدەم تۆ عەلی گازگر وازە ئەزەل دێنێت بڕۆە سرد بەم دیوارە نەکەوتووە کۆتایی هاتەفۆ چی کۆتایی هات عەلیە گازگرەکە هەر ئاوا هەر ئاوا کوڕا لەوە زیاتر فڕەمدا ئەیتر تەواو تۆ شێری کاک عەلی ماوەیەک بوو دەنگێکم ناو سەرم دەبیست بەڵامی تر تەواو نەما تەواو کوڕا کارێکی باشم کرد تۆش وەکوم باش بە ها دەی تۆ بڕۆ تەفۆ نیگەران مەبە من باشم بەیانی دەست پێ بکە دوکانی خۆتە تۆش ڕێگا سەلامەت بە کاک عەلی مەمنون
دەنگت نێ دەنگت نێ عەلی وازی هێنا و بەیانی دەڕوا. ئەی تەفۆ لەکوێیە؟ مێچی خۆت بە تەفۆ سەرقاڵ مەکە، مۆڵەتم داوەتێ. چارەیکە، بەڵام تۆمەیکە بە پیاوی دەرەوە بیکە، باملی خۆمان نەگرێتەوە. باشە، بەڵام بۆ ئێستا ئەوەتیوە پیاوی پاک دەرنەچوو؟ پاکە، چونکە بە پاچی هەموو شتێکی لەدەست دەرهێنا. ئەرێ وەڵڵا، بەڵام شتێکی دەوێت کە وا بکوازی لێبێنێ، نەهێڵێ نزیکی بێتەوە. هەر لەبەر چاوی خۆم ئەوی برد. هەتیوەی پاکە، بەڵام من کەسێکی سەلامەت نیم. چارەسەریانکە. کاری تۆ ئەوەیە هەر شتێکیان یەکە بە یەکە بگری. ئەمانە وەکو ئاژەڵوان، کاتێک بەیەکەوە قۆڵیان لەناو قۆڵی یەکترە، گەر بە تەنیا بیان قرتێنی گیانیان دەسووتێ. لە خۆمەوە دەزانم. دەتەوێت ئەوان پیر بن ئینجا بیان کوژی ها کوڕا، پیاوەکان بنێرە، بیان کوژم بیان قرتێنن تەواویان کەندەی. ئەی تۆ کاکە بۆ کارێکی تر خۆی ئامادە کردووە. ئالو جانگۆ، شتێک هەیە پێم نەوتووی، لەوە باشتر دەیکەم. گەربەی کوڕە سەلیم، وەڵڵاهی بەدەستی بە تاڵگەرابیەوە، قوربانی یەک گولەت. ها، ئەوە تۆی؟ وەرە وەرە. شتێکم لێرە لەبیر چوو بوو، هاتبووم بیبەم. شوێ دوکانەکە؟ هەواڵێک نییە لە هیچ کەسەوە؟ نییە کاگەلی، مەبەستت چییە؟ بۆ نمونە ئەزەل. نەخێر. بۆ نمونە ڕامیز. ئەویش هیچ هەواڵێکی نییە؟ نە، لێیش هیچ هەواڵێک نییە. دیارە لە لای پیاوی هەتیو نییە. ئەزەل لە ژێرەوە دیارە خەریکی کاری گرنگترە. بۆ ئەوەی بتوانین لە ناوی بەری دەزانین دەبێت چی بکەیتە فۆ. چی پێویستە؟ کاگەلی؟ دەڵێی نابێ هیچ کەس خیانەت لە تۆ بکە، وانییە؟ بە تەنیا شەڕ بکە. لە ژێرمێزەکە دەرم هێنا. ئەوە تۆشیان کڕیوەتەوە توت کەسا؟ هاتە فۆ؟ من ئەوم لەوێ داناوە؟ دەستت دەربێنە لە دواوە. کوڕەوە لە بێ عەقلیم نییە. باشەوە چەند ڕۆژە من تۆ دەناسم ها کوڕە؟ کوڕە تۆ بووی بە کوڕی باوکم بۆ من. ماڵەکەمت بۆ جێدی هێڵم، لە دوای خۆمەوە دادەنێم. تۆ هەڵەی کاگەلی. کوڕە دەستت دەربێنە لە پشتەوە. لە پشتەوە بە من پێ نەکەنیوی کوڕە کە دەدوت لەگەڵ بەهار بڕۆ.
پێم بڵێ لە ژێرەوە بە من پێ نەکەنیوی ئەو کاتەی منی جێل باوەڕم بە تۆ دەکرد ناکاکە بۆ خاتری خوا گورە سیر کە من چۆن بوومە قەشمەری منداڵان ئەگەر بێت و تۆش خایم بی من لەم دنیا دەبەکتری کەسم لە کەریش دەبەکترم ئێستا لە دەم کوڕا چونکەوان بیر لە تۆ دەکردەوە خۆم دەزانی تۆش کەسێکی وەکو خۆمی وامزانی کە بەڵام مرۆڤ چۆن دەبێ خۆی لە بیر کاتە فۆ متمانە بە کەسێکی وەک من کارێکی عەقلانەیە ها لەبەرەوە گەر تۆ لە دوای منەوە پێ بکەنی ئەوا دەمت پڕ بکەم من منداڵ نیم کوڕا تۆ بڵێ تەفۆ تۆ خۆت بیڵێ براکەم هێستا لە تۆی بدەم یا لە خۆمی بدەم من پیاوی تۆم کاکە من ئیتر تاقە پیاوی تۆم لەبەرەوە لە کێ دەدەی لێی بداخ باش پەلە بکە چونکە پیاوەکانی ڕامیزوە لە ڕێگان تۆ لە دەرەوە چاوەڕێکە بەتەمای چی بکەیت؟ پرسیارێکی هاوبەشەکەم دەکەم لەبەرەوەی پێشتر یەکترمان ناسی و یەکسەر دەستمە ناو بابەتەکەوە تۆ یەخەی من بەردە و بڕۆ منیش یەخەت بەردەدەم زانیمان جەنابە دەست درێژە بەڵام ئەگەر بێت و درێژی کەی ئەوە تۆ قاتی من لە هی تۆ بەهێزترە خاڵەوە زانیم پیاوەکانی تۆ زۆرن بەڵام گەر بمەوێ بە تەنیات چارەیان دەکەم تۆ پیاوێکی بە حساباتی ئەویشمان زانی باش پیلان بۆ یاری دادنی بەڵام گەر لە کەلێنێک گیر بووم یاریەکە تێک دەدەم خاڵۆ سابەکە من تێناگەم عومەر تۆی لە من هەنداوەیان بەڵام گەر تۆ هێشتا شارەزای من نەبووی ئەوە عەلی بەتەنیا پانە دەکاتەوە بە چەک و دەمەکەش تۆ پانە دەکاتەوە خاڵۆ ئێستا بیستت من چیم؟ بیستم برادر من کە نان دەخۆم حەز ناکەم زۆر قسام بکەم بەڵام ئێستا تێر بووم ئەگەر حەز دەکەی با کەمێک شەهیە تۆش بکەمەوە ئێستا گەر مەسەلەکە گیرکردنی پیاو وایە لە کەلێنێکەوە ئەوە تۆ منت دەخستە کەلێنەکەوە یانەوە تا دیسان من تۆم دەخستە ناوی ها؟ ناخاڵە ئەگەر مەسەلە کوشتنی پیاوێک وایە لە کەلێنێکەوە کۆڵەکەکەی پشتی خۆت لێ دەدای یانەوە تا ئەو پیاوە نەبینراوەی کە لە کەلێنەکەوە لە پێشت بە دیار دەکەوێ برادر یعنی ئەگەر مەسەلە گۆڵ و زگتێرکردن بێت من نانەکەم خوارد تێریش بووم بەڵام دەبێت تۆ حیسابەکە بدەی برادر ئەوەشتەڵی خاڵۆ وەریگەرە وەریگەرە ئەوزان تارمان باتارسن ئەردوغایرک ئەوانە خزمی منن سەلیم داداش سەبات نیشان ئەمڕۆ ڕۆت ئەوانە نزیکترین کەسی منن تاکیدکەوە بزانە ناوی هەموویانم نووسیوە ناو نیشانەکانشم لابوو بەڵام وەرەقەکە بچوو بوو جێ نەبوو بینوسم برادر خاڵۆ ئەوە تۆ بەتەمای چی بکەیت
ئەگەر مەبەستت ڕۆشن و ڕاکردنە هەموو کاتێک بەدواتەوەم برادر تۆ بۆ هەر شوێنێک ڕابکەی من پێشتر لەوێم ئەگەر مەبەستی ئەمەش کوشتن بوو بێت کوشتنی تۆ زۆر ئاسانە برادر ڕاستیەکەی هەموو ڕۆژی چ کاتێک بمانویستایە دەمان کوشتی بەڵام مەسەلەکە کوشتن نییە ئەی چیە مەسەرە کوڕە چییە چی؟ بۆ من هەموو شتێکت پێ ناڵم برادر بۆ ئەم وڵامە خۆت بیرکەوە بارانە کورە جەنگۆ دەبەشە لە کۆڵمان بۆوە ئەفەریم تەفۆ لە دەستی ڕامیز دەرچین و ئێستا شەو قالۆچەیە دەوێت تووشی کارە ساتێکمان بکە کەس لێرە نامان کەس لێرە سەیریشمان ناکە بەڵام من ئاوا دانانیشم سەرسەریە بە ئاواتەکە گەیشت بەڵام هێشتا شوێنێک ماوە ئەوێش تورکیایە؟ ڤارنا تەفۆ بولغاریا باوکم خۆی لە بولغاریا لەدایک بووە نیشتیمانی دیوەم پێ چۆنە؟ هەر شتێکە تۆ پێت گونجاو بێ باشە سەرکە کوڕە من پەیوەندیم پێیانەوە کردووە ئەوە هەر نازان ڕامیس مامیس چییە؟ لەوێ دەریش قومارخانەیەکی وا هەیە بەیانی هەرچی پارەیەکم هەیە ڕای دەکەیشم شعیبی هەیە بە خۆمان قومارخانەیە چی دەکەینەوە؟ ها؟ قومارخانەی عەلی و تەفۆ سرەی تەفۆ باجارە لێرە دەرچین ئینجا دەردەچین لێرە کوڕم دەردەچین تۆ شارەزای ئەوەی نی وەک مسکە وەک مسک بەجەو لێرە ناچێ ڕەقمە بۆ دەڵێ حکمی ئیعدامت بۆ دەرچووە جا هەر خۆی وانێ برام مادام وایە بەیانی زوو بۆی دەردەچین و بەڕێ دەکەوی ڕێک تەسلیمی ئەوانت دەکەم تەفۆ بەس نەبوو هەموو یاری بە ئێمەیان کرد بەس نەبوو هەموو شتێ بەهۆی یاریەکەی ئەوانەوە لە دەستماندا گەر پێشتوانیە بە سەفەر و دەرگاکە بکەوە و دەفم بە بڕۆم تەفۆ یان بەیانی وەکو سەگ دەمان تۆ پێنن یان بۆی دەردەچین و دەوڵەمەند دەبین دەوڵەمەند و سەربەست دەبین قومارخانەکە دەکەینەوە لە کۆتاییدا لەو دوو شتەیە چێکیانە کامە خەونە تێ باشترە بێتە دی پێم بڵێ کاکە لە ڤارنەدا بە چ زمانێ قسە دەکەن؟ ئای بتخۆم پلیتەکانی سەرکەوتن ئاشکرا دەکەم دوو پلیتی شەمەندە فەر بەرەو سۆفیا دەزانیت چیە بولغارەکە کچیوان هەیە هەر قاسێکیان هەندی متە وەکی تۆنا وەکی منە سەیری ئایانە مەکە کەسمان لە دوانیە بیر لەوێ بکەوە کوڕم خەیاڵ بکە خەیاڵ ئەوانە بەسەر چوون خەیاڵ بوو بەک بۆ دووە بەک ئێستا سەری ئایانە بکە
بە هەموو ئەقلی خۆیان دانەوێ ئێمە بۆستێنن ئێمە تازەیە چێ دێڵی دەڕۆی ئەوە هاتن کاکە ئەوە هاتن بیلە قوماخانەکە بکە و گورە قاپەکەمان پڕە لە گۆشتە سەر حەوسێن حەوسێکی جوان دەژبێت شەکێکی لێیە گورە با نەیبێ نەیبێ با دوو دەنچی هەناریشی لێ بێ ئەی هەوار پارەکەم لەبێت چوو نابێ بەرم دەکڕا ئەوە هەموو سەرۆکی سامانمە دەیبینەوە لەوێ دووبارە دەیبینەوە من و تۆ دەیبینەوە کوڕا دەیبینەوە ئێمە دەڕۆی گورە جا بڵێ چی خێزانیش دروست دەکەین دەبینە خاوەن ماڵ و منداڵی خۆشمان سەیری دواوە مەکە دەڕۆی ئەو سارە ناتوانین ئێمە ڕابگرین دەڕۆی بۆ شوێ ڕاکەم کوڕا کاکە من چارەیان دەکەم بدۆم داڕاکەم ڕاوەستە کوڕە ڕاوەستە من ئەو شەمەندەفەرە لێ دەخڕم من و تۆ لە فارنای لە فارنا من و تۆ ژنیش دەهێنی منداڵیشمان دەبێ خۆشترین ژیان لەوێ دەژین بۆ خۆمان بۆ کاکە باڕۆی دەوەرم ئەمریکاکە دەیزەکەم بۆ هنا قوم تلفونهم نيا بس كيوت مشكات شي اگر جنگیز بیوش دخم شیر پیم کاریان بمنا چیه برادر ئەمن چیرۆکێک قەرزاری تۆم وانە ئەگەر دەڵێ هەروە لە ڕێگا بۆتی دەگەڕمەوە چیرۆکەکەت بۆ بگەڕمەوە بێڵێ خاڵۆ ڕۆژێک لە زیندان بووم لە حەوشەکەدا منداڵێکم بینی منداڵێکی پەرێشان وەک بڵێ دنیا بەسەری داڕوخاوە خەمبار منیش گوتم ئەرێ کوڕا بۆچی وا خەمباری سەیری کرد وتی خاڵۆ منیان کوشتووە خاڵۆ منیش پێکەنیم وتم تا دڵی بدەمەوە وتمەی ڕۆڵە هەر کەسێک لێرە بێ یان ئەوە تا مردووە یان ئەوە تاش کوژراوە اینجا سەری بەرز کردەوە و سەیری کردم وتی مەسەلەکە ئەوە نییە مەسەلەکە مردن نییە خاڵۆ دەزانی وتی مەسەلەکە چییە؟
چێ مەسەلە؟ وتی مەسەلەکە مردنە لە خۆشترین ڕۆژدا، مردنە لەو ڕۆژەیدا کە تۆ تیایدا جوانترین خەونەکانت پێک دێنی. ئەوەیە مەسەلەکە. دەزانی مەسەلەکە چیترە؟ چیە خاڵۆ؟ مەسەلەکە مردن نییە، مەسەلەکە مردنە لەسەر دەستی جێ متمانەترین هاوڕێکت. ئەوەیە مەسەلەکە. ئیتر ئەو کوڕا ئاوای بە من گوت. ئێستا تێگەیشتی ئەو منداڵی حەوشەکە کێ بوو؟ برادەر، لەسەر عومەر پرسیارە لێ کردم. ئێستا لە عومەر تێگەیشتی ها؟ تێگەیشتم خاڵم، تێگەیشتم. تۆ لەو جۆرە پیاوانێنی تەفۆ، تەنیا کەسم هەبێت تۆی براکەم. ناتوانم بیکەم، پێم ناکرێ. بمبورە کاکە، ناتوانم بیکەم، ناتوانم. داوای لێبوردنی چی پیاو خۆ دەبەنگنی؟ ئەو هەموو ڕێگایەمان بڕی. لێم دەکاکە زووکە بمکوژە تکایە، یا سزام دەیا لەگەڵ خۆت بمبە. کوڕم، تۆ هەتا ئێستاش هەر بێ ئاگای. ئەمڕۆ من و تۆ بێ تواناییمان بەدەستێنا. ئەمڕۆ سامی ئێمە سووک بوو فری. من و تۆ تەفۆ ئەمڕۆ لە سەگایەتیەوە بۆ پیاوەتی تەرفیعمان کرد. یانی نامکوژی کاکە؟ ئەمڕۆ تۆ ناکوژم. دەچینە ڤارنها؟ کوڕە ڤارنایی دەخۆم. کە گەڕاینەوە ئەستەمبۆڵ هەردووکمان بە یەکەوە دایکی میلەت خەڵات دەکەین. چێ لەوەیە؟ ئێوە چێم کورە بەرم دەن. چیتان لە خێزانەکەم کرد؟ چیتان لە کچەکەم کرد؟ کواوان لە خوارەوە چامان بۆ ئامادە دەکەن. دکتۆر دەتویست ڕاکەی؟ باشە، ئێمە زۆر کاتت ناگرین. من هیچ شتێک نازانم. دکتۆر، ئەو پیاوە هیچ نازانێ، پێویست ناکە شتێک فێر بێ. دکتۆری هەڵەپاس. ئەزەل لا تكره هاي ثقلي نبرون دروا
گرتم گرتم کاکە هەردوو دەست بگرە کاکە گرتومە کوڕە گرتومە بە یەکدات کاکە هەردوو دەست بگرە بە هەردوو دەست کاکە دەنادەکی لێ خوارێ بە هەردوو دەست بگرە بەریدا لە دەستم ڕۆوی کوڕە دەبووە بم گرتمەوە کاکە زۆر داوای لێبوردن دەکەم گەر من نەبووە بەس فایلەکە دەگرتەوە ڕاست دەکەی کوڕە ڕاست دەکەی ئەو چەند جارەوە ژیانم ڕزگار دەکەی ئەوانی تر ناژمێردرێ ئەمە یەکەم ئەوەش بێت تواناکەی جەنابەت کاکە خەبەری داوەتە پۆلیس هەڵی دێنە خوارەوە ئەوەش بێنە دکتۆر دەزانی چی هێشتا کارمان پێت ماوە ببوورە کاک دکتۆر کەمەک تۆمان ترساند وەک کاری دکتۆری بەڕێزم ئێمەش ڕێک وا کار دەکەین جار یەکەم کەس دەردەسی جاری دوا کەس ئێستا چی بکەین من پێم وتن ئەو هەتیوە نهێنیەکی لە ئێمە شاردووتەوە بەڵام گەر شاریتەوە باشی دەشارێتەوە ها بگرە ئەوە بگرێ دەڵێم یەک پەنجەی مەمێت بە خوێندا بێ من یەخەی تۆ دەگرم تێگەیشتی هەوڵ دەدەم تا سکاڵەکانیان لەسەر ڕشکەمەوە دابەزە بە تۆ دەڵێم دا نابەزم دابەزە بەڵای گەورە دابەزە خۆت لە من تووڕە دەکەی هەردوو چاوت دەردێنم وەرە خوارێ ئەگەر پیای دام دەبەسن ئەرێ تۆ گیر و بنیشتی لێم نابیەوە وەرە خوارێ دەی وەرە خوارێ پیسکە بڕەدەی بۆ خۆم خەمم گەلەکەم بوو نۆبەیەوەیە خەمیەوەش بخۆمە ئەوە دەردی خۆم پێی دەرمان ناکرێت آخر من چی دەزانم لە بەخێوکردی منداڵ کوورە آخر من چوو زانم ئەرێوە سەیری چی دەکەی آخر بە من چی خۆیت پەیوەندیشی بە منەوە نییە پەیوەندی بە منەوە نییە سەرجوو وەرە سەرکەوە گوێت لێم نەبوو سەر ناکەوم تو سوار بە هەیما
ئەگەر پیای دێ سوارم دەکەی. کوڕم دۆندەمەند لێ باوەستە بە ئیسراحەت ئیشکا. کشکش وەختە ژێم ببڕی. ئەرێ ئاگات لێم بێ. چکە چک مەکە. ئەی سەرت نەتاشم؟ جوابی مەدەوە. باشە کاک. مەترسێ ئەوە 10 ساڵە دێمەلای تا ئێستا گوێی کەسێکی نەبڕیوە. هەرن تۆ بڕۆ بناو ئۆتۆمبیلەکە. ئەی نابێ سرم بتاشم. بڕۆ دەڵێم. فێرە خاڵۆ هاتووی پەرچەمت کووتکێوە. هاتوومە تاقیکردنەوەیەکی بچووک ئەنجام دەم برادەر. بۆ خۆت هاتووی خاڵۆ پیاوە سیخڕەکانت بەز نەبوون؟ مەبەستەوەیە ها تازە ئەوە مرد بۆ ئێمە. کاتی خۆی برایەکی خۆشەویستمان هەبوو. کاتێ لە زیندان بووین ئەو تراشی بۆم دەکرد. ئێستاش لە بەرەی خۆشەویستی تۆیە. ئەو زۆر باشتر ڕیشەکەت بۆ دەتاشێت. دەی کارەکەت بکە. وریابە هیچ شوێنێکی جێنێڵێ. وەک سەرتاشەکان دەڵێن دەبێت زمانیش بەقەدەر دەست وریابێ لە کاتی کارکردن. دەخەینە ئەوەی ماوەبا لەسەر من بێت. دەزانی ملوانکەی کۆترچی عەلی برا؟ ئەو هێڵە تووکاویە سوور و جوانەیە کە لەسەر گردنی هەندێک کۆتردا هەیە. خۆشەویستەکەی دەنووکی بە شوێنی ئەو ملوانکەیە سوور و جوانە دادێنێ بۆ دەبڕینی خۆشەویستی خۆی بۆ کۆترەکەی تر. بەڵام هەندێک جار کۆترەکان لە زۆری خۆشەویستیان قورگی یەکتر کونکون دەکەن. واتە زۆری خۆشەویستنی یەکتر دەبێتە هۆی مردنی یەکێ لە کۆترەکان و مانەوەی یەکێکی تریە. لەبەر ئەوەش ئەو ملوانکەیە سوورە ناوەکەی لەگەڵ خۆیەتی. مادەم ئێوەش ئەوەندە یەکترتان خۆش دەوێت با بزانین کامتان ئەو ملوانکەی لە ملیدا قایم کردووە. مادەم ئیتر هەردووکتان دوژمنی منن ئێستا دەینە سەر دوا پرسیاری تاقیکردنەوەکە. هەر یەکێکتان بمرێ ئەوەی تر بە سەلامەتی لێرە دەچێتە دەرەوە. با بزانین کێ ئەوەی تری زۆر خۆش دەوێت. کام لە ئێوە ملوانکە سوورەکەی لە مل کراوە؟ مژدەم دەرێ برادە لە تاقیکردنەوەکە دەرچوو. زۆر باشە هیوادارم نمرەیەکی باشم هێناوی خاڵۆ. هێشتا تێنەگەیشتی برادە. پیاوی خۆم بە خۆم تاقی دەکەمەوە. تاقی کرایەوە لە تاقیکردنەوەکەش دەرچوو. وەرە 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 پێش سیرکە. ئەوەش دیاری دەرچوونە لە تاقیکردنەوە. ئەو بە تەماچی خاڵۆ بۆستە 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 بام پێت بڵم بە تەماچی ئەو جارە. چاودێری منت کردووە؟ فەزانیتە سەرداریش بە تەمای چ کارێکە؟ کاسێتەکەت برد دەیدەی بە من تاوەکو سەردار بۆ جەنابەت ساف بکەم. باش تێگەیشتومە؟
دەتەوێت تۆڵەی عومەر بە من وەربگریتەوە ها؟ بە هیوای لە ساغی برا. کاکە عەلی کاکە عەلی داوای لێبوردن دەکەم کاکە من لەبارەی عومەرەوە دەمزانی. بێگومان دەتزانی کوڕم، خۆ من جێل نیم. ئەی خاڵە تۆی نەینا لای من داینای؟ بێگومان دەتزانی. ئەی بۆ شتێکی نەدەوت. لەناو خێزاندا هەندێک شت دەزاندرێ، بەڵام قسەی لێ ناکرێ. تەفۆ لە بەسەرهاتی شەمەندەفەرەکەوە تۆ ئەندامێکی خێزانی منی. ئەی بۆ تا ئێستا من دەستم لە تۆ بەرنەبووە تەفۆ؟ چونکە لە دواوە دەتپارێزم. ڕێک وایە. ئەرەن خێرەوە لە هەتیو خانەکەەوە ئەو مناڵە دەناسم. دەمەوێت ڕاست بیگەڕێنمەوە ئەوێ. پێی بڵێ بەدابەزێ. ئاران دابەزە. کاکە عەلی دابەزە. ئێستا بڕۆ ناوە تۆمبێلەکەی تر. ئەرەن تۆ بۆ خۆت بڕۆ خەریکی $1,000,000 و شتەکانت بە. بۆ خۆت ئاهەنگ بگێڕە. منداڵەکەی سەرجادەش بە من بەجێبێڵە. بۆ وا دەزانی بەم شێوەیە چاکات لەگەڵ منداڵەکە کردووە؟ ها؟ دەتەوێت یاریەکانت بەویش نیشاندەی؟ دەتەوێت فێریکەی چۆن دەمانچە بتەقێنێ؟ بیرۆکەیەکی خراپ نییە. حەز دەکەیت تۆ شوێنە دەمانچە تەقاندن دەکەم. بەڵام ترسم ئەو بێتە نیشانەی گولەیەک. ناوهاژ نییە. نیگەران مەبە، من منداڵەکە دەپارێزم. ئەو کەسە پێویستی پاراستنی تۆ نییە، بەڵکو پێویستە لە تۆ پارێزرێ. باشە بۆچی؟ چونکە تۆ لەو هاتیوە پیستری کە ئێمە دەیبینین. کاتێ سەرسەرێک ڕووکاری دەرەوە دەبینێ و بە کەسێکی بەجەرگت ناو دەبا دەڵێن لەو دنیاە تووڕەیە، بەڵام لە ناخیدا پاکە و خەڵکی لە مردن دەپارێزێ. بەڕای من تۆ ئەو جۆرە پیاوەنی. ئێ باشە بەڕای تۆ من چ زۆرە پیاوێکم؟ پیاوێکی کە لە دواوە ڕامێشی پیاو دەبڕژێنێ. لەو جۆرە پیاوانەی کە مناڵ هەتیو دەکەی و خێزانەکان تێک دەدەی. جیا دەڵێ شتێک دەزانی؟ نەخێر، گەر هەڵەمە بڵێوانییە. تۆ پیاوێکی کە دژمنەکان بەڕاستدا دەنێ و هەر جارە و هاوڕێک و خۆشەویستێکت دەکوژی. بەسە! کاکە! کاکە کاکە! وای لە ئەترۆگەیان دەوڵاتەیە! بێسەرە! خراپەکە! بێسەرە بکتابەکە! خراپەکانی دەوڵات! بۆچی وات کرد؟ بۆچی ها؟ بۆچی؟ ئەرەن! 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 بڵێ! بە کاکە ئەسارت بڵێ! تۆم خۆش ناوێ. کاکە عەلیم دەوێ. لەگەڵاو دەمێنمەوە. ئەرەن! هەڵەیەکی گەورە دەکەی عەلی. ئەگەر دەزانی بۆ دەکەی. چونکە تۆ تێناگەی بەڵام من گەڕامەوە سەر ئەسڵی خۆم برا. چونکە من عەلی گازگرم وە لە ئێستاوە من کاچی و منداڵەشم. لێوت بستڕەوە. لوتی تۆش خوێنی لێدێ. لە ڕۆژگارێک ڕوبەڕووی یەک بووینەتەوە. تۆ لە ڕۆژگارانەدای ئێستا پیاوێک لێ دەرچوە. لەوانەیە لە ژیانێکی تردا من و تۆ هاوڕێژ بووبین. ناواژ نییە. عەلی!
کامیان زووتر دەگا ماتۆ باشە ئەوا بینێرە ئالۆ کاکە بینی یانە سواری پاس بووە ئۆتۆمبیلەکە لەکوێیە؟ لەژێر زەمینە تۆمێ ئەوە لەسەر تۆ نییە ناسارنی کاکە چی دەکەی؟ خێزانەکەم دەپارێزم ئەی جەنگیز چ جەنگیزیدا باوکە کچی خۆم باوکە گیانەکەتە وتم بادەنگت ببیستم ئێستا گونجاو نییە دواتر قسە دەکەین یەک دێ خەریشم بزانە چ دەڵێم باوکە گیانەکە شتێکت پێ دەڵێ چیم پێ دەڵێی ئێستا من چەند ساتێک کارم هەیە لەبەرەوە باشە باوکە دای دەخەم نا ئەو جارە کارەکە گەورەیە دەڕۆم بەڵام دیسان دەگەڕێمەوە باشە بڕۆ جارێکی تریژ نەگەڕێتەوە بۆستەیشن چی هەیە؟ ئەوشن سێرکە چیم بیراتەوە کاتێ تۆ کچێکی بچووک بووی تۆم فڕێدەدا هەوایە و دەمگرتیەوە بیرت دێتەوە تۆ قەت نەدەترسای هەمیشە داهاتیوە ناو باوەشی باوکە گیانەکەت چونکە تۆ بۆ من یەکەم کچی باوکە گیانەکەت بووی ئەیشان لەبەرەوە شتێکی دڵخۆشگەرم پێ بڵێ دەی کچم شتێکی دڵخۆشگەرم پێ بڵێ ئەیشان شتێکی وام نییە پێت بڵێم تکا دەکەم وەک فێرم کردووی گەر باوەڕشت بێنیە شتێک بڵێ و لە دەمت بێتە دەرەوە باوکە بۆ 2000 بڵێ دەی کچەکەم باوکە تۆم خۆش دەوێ باوکە گیان تۆم زۆر خۆش دەوێ منی شەروە یەک دقە با قسە بکەین وانە بازار قسە بکەین شتێک نەماوە تا قسە لەسەر بکرێت ساردار بۆستن دەبۆستن با قسەیەک بکەین یعنی شتێکتان نییە کە لەو جیهانیەوە زۆر عەستان لێبی و پێی بگەن هەیە با ئەوە نانا تەواویز نەبوو کورا گەنجۆ ئەوەی کردی تۆ نەکەی تەمام ئەوە هیچ نەبوو زۆریش بۆ سەردار شتێک بووە کە تۆ هاتێنە ژیانمانەوە شتێک بوو دەتەوێت قسە بکەی کاتێک دەچێ ئەو دنیا لەگەڵ عومەر قسە بکە لێ دەپاڕێمەوە نامەوێ بمرم عومەر ئەو ئیشە تەواو براکەم دەی کوڕم زوو بە عەجەلە بەدەی بە سەیرکردنیە ولاولا 5 دقە دواکەوتون دەی کاکە عەلی ها ئیتر من نامەوێ بگەڕێمەوە ئێرە ئەگەر جێل نەبی ناگەڕێەوە ئێرە نامە بەستم وتم نەوەک بێزارم کرد بن و منتان نەوێ ئەگەر تۆ لێمان بێزاربی بەجێمان دێڵی جێر نایەڵم پەیمان بێ پەیمان کەوایە ڕێککەوتی
کاکە عەلی با بچینە شوێنێک پێشەوە بچینە ماڵێ. بابا هاوڕێکی خۆمم بێنایی. بابا من ئیتر لەمە دوای لای ئەو دەمێنمەوە باشە؟ ئیتر ئارام بخۆم من تەنیا نیم. ئەو پیاوە من دەباتە لای خۆی و کارشم بداتێ. من ئەو پیاوەم ڕاستە من ئەو پیاوەم خۆش دەوێت بۆ بۆتە خوێنم بەڵام تۆم زیاتر خۆش دەوێت بۆیە هاتم تا ئەوەندە بڵێم. تەواو یەڵە با بڕۆین. باشە تۆ بڕۆ منیش وا دێم. با منیش قسەیەک بکەم لەگەڵ باوکت و شەیەک بڵێن ئینجا دێم. بمان بورێ یعنی ئەو شتێکە ئێستا کوڕەکەی تۆی تێدا دەژی. مناڵێکی عاقڵە وەک فریشتەیە کە گەورە بوو وەک منی لێ نایە. پەیمانێک لە منەوە بۆ تۆ لەمە دوا کوڕەکەت دەپارێزم. یعنی دەمەوێت بڵێم بۆ کوڕەکەی تۆ لەمە دوا خێزانێکەیە بەڵکو بتوانێ ئارانتر بخەوێ.